السلام عليكم جيمرانی کوردستان چۆنە نەحواڵتان گەورەترینە یاریانەی لەو هەفتەیە بڵاو دەکرێنەوە یاری Death Stranding Director Cut بڕیارە لە سیم ئەو مانگا لە بۆ PC بەردەستبی واتە ئەپگرید نوێیەکە لە خۆ دەگریتن Director Cut کە چەند کۆنتنتێکی نوێ لە خۆ دەگریت چەند بابەت و چیرۆکێکی بچووکی تێدایە بەڵام زیاتر کۆنتنتە زیاتر هەندێک ئەرکە مەرحەلەیە وەروەها هەندێک ڤیژوەڵ ئینهانسیشی تێدایە لە بۆ جەماعەتی PC هاوشەی PlayStation 5 هەر لەو هەفتەیە یاری Crusader King 3 لە بۆ ئەپدەیتی نوێ یاخود ئەپگریدی نوێ لە بۆ PlayStation 5 و Xbox Series بەردەست دەبی لە بۆ خۆتان نەتوانن وەری بکرێن یارێکی زۆر قەشەنگ و جوان لە هەمان کاتدا تۆزێک نامۆیەکی پڕەکترسناک نییە بەڵام خۆشیش دیارە بەڵام یاریش تاو چیرۆکیە یارێک بەناین Little Ghost Project بڕیارە لە سیویەکی ئەو مانگا لەسەر تاوای کۆنسۆڵەکان بەردەست بێت ئەکسپانشنێک یاخود DLC نوێ لە بۆ یاری World War Z بەردەست دەبی بەناوی Aftermath بڕیارە لە یەکی مانجی چوار لە بۆ هەمووان بەردەست بێت وەک گەورەترینە یاریانە بوو بەڵام خەبەرەکانمان گەورەترین خەبەر کە لەو هەفتەیە بەردەست بوو دەتوانین بڵێن یەک دوو ڕۆژ ڕابردوو بەردەست بوو بە شێوەیەک لە شێوەکان پێشەوەی سۆنی بە فەرمی باسی گەیم پاسەکەی خۆی بکە مایکرۆسۆفت لە جیاتی سۆنی باسی گەیم پاسەکەی سۆنی کرد لە هەفتەیە کۆنفرانسێک لەلایەن مایکرۆسۆفت بەڕێوە چوو تێیدا زیاتر جەختیان لەسەر دیڤلۆپەرەکان پەرەپێدەرەکان ئەو کەسانی ڤیدیۆیاری دروست دەکەن کۆنفرانسەکە بۆ ئەوان بوو لە مقابلەیەکی فیل سپنسەر سەرۆکی کۆمپانیای Xbox یاخود تیمی Xbox پێشکارەکە کە خۆشی یەکێکە لە کارمەندەکانی کۆمپانیای مایکرۆسۆفت دەڵێ ئەمە زۆر دڵخۆشین کەوا Xbox گەیم پاسی دروست کردی و بۆ شێوە سەرکەوتوو خەڵک بەکاردێنی و ئەکیدین لەوەی کەوا داهاتووش کۆمپانیەکانی دیکەش ئەو شتە تاقی دەکەنەوە و هەمیان بێنە ناو جیهانی سبسکریپشن واتە خزمەتگوزاری پارەدانی مانگانە ئەو کێشەکە و کارەساتەکە لێرە ئەوەیە ئەو کچە دەڵێ Sony announced theirs دەڵێ سۆنی گەیم پاسەکەی خۆیان ئاشکرا کرد کە چی ئاشکرای نەکردی سۆنی هێشتا واتە مایکرۆسۆفت و Xbox پێش ئەوەی کۆمپانیای سۆنی بە فەرمی گەیم پاسەکەی خۆیان ناشا بکەن ئەوان لە جیاتی سۆنی بڕیاریاندا و گوتیان ئاشکرای کردیە ئەجە دیارە دووشت هێرێکوانە یان ئەو جەماعەتە شتەشی دەزانن ئەمە هیچ نازانین جارێ یان ئەو جەماعەتە کۆنتاکتیان هەیە لەگەڵ دیڤلۆپەرەکان دەزانن کەوا سۆنی گەیم پاسێکی تایبەت بەخۆی دەبی وەکو ینی شتێک لە شتەکان لە PlayStation Plus گەورەتری بەڕێوەیە جەماعەتی Xboxی گوێیان لێ بووە یانیش هەڵەیەکی تەکنیکی بوو بەس باوەڕ ناکەم هەڵەی تەکنیکی بێ لەبەرەوەی زۆر بە وازەحی دەڵێ باسی گەیم پاسی دەکەن لەگەڵ گەیم پاسی دەڵێ سۆنی گەیم پاسەکەی خۆیان ئاشا کرد ئاشا کردووە ینی کردیتیان نەک دەیکەن و ئەو شتانە جابینە سەر ئەو هەواڵەی کەوا لە ماڵپەڕی بلومبەرگ بڵاوکرایەوە جیسن شرایر یەکێک لە گەورەترین و بەناوبانگترین ڕۆژنامەنووسەکانی بواری ڤیدیۆ گەیم لە مەقالەیەکی خۆیدا کە ئەکیدمەوە سۆنی بان قەست ئەو مەقالەیە لی کردێت زەی پێکردایتە بلومبەرژی تاوەکو بڵاوی کاتەوە بە شێوەیەکی ناڕاستە و خۆ چونکە مایکرۆسۆفت لە جیاتی سۆنی بڕیاری دایان گوتی بڵاوی کردەوە جیسن شرایر دەڵێ بەپێی سەرچاوەیەکی فەرمی لە ناو سۆنیەوە بەڵام ناوەکەی ئاشا ناکەن دەڵێ لە هەفتەی داهاتوو یاخود هەر ئەو هەفتەیە لەوانەیە پێنجشەم هەینی یاخود شەممەی داهاتوو بە فەرمی PlayStation گەیم پاسەکەی خۆی ئاشرا بکە کە پێی دەوترێ PlayStation Plus بەسێنەوە PlayStation Essentialمان دەبی کە بە $10 یاریەکانی PlayStation Pluسی لەگەڵ دەبیتن وەروە دەتوانێت بە ئۆنلاین یاری بکەیت PlayStation Extraمان دەبی بە $13 هەندێک یاری زیاتر لە خۆ دەگریتن هەندێک یاوەتە یاری مانگانە زیاتر دەداتێ بەڵام PlayStation پریمیەممان دەبی بە $16 ئەو یان PlayStation Plusدا دەتوانێت بە ئۆنلاین یاری بکەیت وە کۆمەڵە یاریەکی PlayStation 4 لەگەڵدایە وهروەها چەند یاریێکی کلاسیکی لەگەڵدایە جامم تاوەکوێستا بزەبە لە وشەی کلاسیکەکە تێنەگەیشتینەمە بەستەکە چییە یاریەکانی PlayStation 2 لەگەڵە یەکی لەگەڵە 3 لەگەڵە چی لەگەڵە بزەبت نازانین بەڵام دەنگو هەیەکەوە پریمیەمەکە سەرجەم ئەو یاریە نوێیانەی لەلایەن سۆنیۆ بڵاو دەکرێنەوە بە شێوەی دێمۆ بۆ چەند کاژمێرێک لە پریمیەمەکە بەردەستبی وەک لە کاتی کڕینیان دیسکاونتر دەبۆ بکەن جا بزەبت دیسکاونتەکە چەند دەبی چەند $1 خۆ سۆنی خاترمان دەگری لەبەرەوەی مانگانە $16 بدەیت کە $16 پارەیەکی زۆرە بەڕاستی لە بۆ 3 مانگ دەکات $38 واتە نزیکە بە $50 بڵێ بە 3 مانگ نزیکەی $50 دەدەیت پارەیەکی زۆرە هەرچەندە گەیم پاس ئۆڵتیمەیت بە $15 کە ئەویش پارێکی زۆرە بەڵام گەیم پاس ئۆڵتیمەت یاری لە day 1 دادەنێن یاریە زەخمەکانی خۆیان مایکرۆسۆفت لە ڕۆژی یەکەم لەسەر گەیم پاسی دادەنێن باوەڕ ناکەین PlayStation Essential Extra پریمیەمەکە هیچیان یاری گەورەکانی وەکو God of War Ragnarok لە ڕۆژی یەکەم لەسەر ئەو خزمەتگوزاریە بەردەستبی بەڵام ئەوە وەڵامێکی
نەرمی پلیستیشنە بەرامبەر گیم پاس چونکە بەڕاستی سۆنی ناتوانانی هاوشێوەی گیم پاس دروست بکە 100% چونکە سۆنی چەندجاری دیکە دووپاتی کردیتەوە کە زۆرترین پارەیان زۆرترین داهاتیان لە پلیستیشن لە ڕێگەی فرۆشی یاریەکانە بە $60 و $70 بۆیەش باوەڕ ناکەین و لە ڕووی بزنسەوە لە بۆ پلیستیشن شتێکی گونجاوی بێگومان شتێکی خۆشە بۆ گەیمەران بۆ ئێمە قازانجی گەورە دەکەین ئەگە بێت لە ڕۆژی یەکەم ئەو یاریە گەورانە بەردەست بن بە خۆڕایی لەناو ئەو هەچەندە خۆڕایی نییە بەڵام لەناو ئەو خزمزاریانە بەڵام وەکوتم سۆنی چەندجاری دیکە دووپاتی کردیتەوە کە ئەوانە لەسەر ڕێزکی خۆیان دەڕۆن و هیچ شتێکیش مەحاڵ نییە لەوانەشە سۆنی یاریەکان لە ڕۆژێکم بەردەست بخە هاوڕێیان هەر لەو هەفتەیەش یاخود ئەو دەتوانم بڵێم کە ڕۆژی شەممەیە وێنەیەک لە تویتەر بڵاو کراوە تێدا چەند تیرەکی پلیستیشن پلسی بە حساب پلیستیشن پێ دەڵێن نیۆ تێدایە دەڵێن ئەوەش نرخەکانە ئەوەش بابەتەکانە کە لە ناو ئەخزمزاریە گەیم پاسی پلیستیشنی بەردەستە ئەویان فیکە ڕاست نییە باوەڕ ناکەم ڕازبی لە بەرەوەی تەماشایەکی بکەین لە خوار لە یەک لە تیرەکان کە سڵڤەرە نرخەکە لەسەر نووسرا $29 لە خوار نووسرا $24 یعنی ناتوانێت ئەوش بەڕاستی بینن سو باوەڕ ناکەمەوە ڕاستبی ئەو فیکە لە بەرەوەی بلومبەرگ بە فەرمی دەڵێن 3 تیرە واتە 3 بەشە بەشی یەکەمیان ئیسێنشەڵ بە $10 ئەکسترا بە $13 پریمیەم بە $16 بۆیە ئەوە 4 لە خۆ دەگری باوەڕ ناکەم سۆنی بیکاتە 4 دانە لە بەرەوەی 4 دانە بێمانەیە ئەکید بن لەوەی ئیسێنشەڵەکە $10 پلیستیشن پلسی تەبیعی دەبێت ئەکسترا و پریمیەمەکە زیاد دەکرێت لە بۆ پلیستیشن پلسی پلیستیشن ناویش بوونی نامینێ هەمووی تێکەڵی ئەکسترا و پریمیەمەکە دەکرێت دەزان بێزار بوون لە باسکردنی خزمزاریەکان بەڵام ڕۆکستار گوتی هێشتا پارەی زیاترم لە جەماعەتی GTA ئۆنلاین دەوێت لە بەرەوەی جەماعەتی GTA ئۆنلاین حازرن ماگانە تەنە پارەشی ناو GTA ئۆنلاین سەرف بکەن بۆیش پێویستە ماگانە پارەی بدەنە GTA Plus لە بۆ GTA ئۆنلاین بەڵێ خۆشەویستانم بەڕێزانم GTA Plus سەرویسێکی ماگانەی خزمەتگوزاریەکی باگانەیە لە بۆ یاری GTA ئۆنلاین هەر گەیمەرێک دەتوانین ماگانە $5 بداتە ڕۆکستار چی دەداتێ GTA Pluسی دەداتێ کە ئەگە ماگانە $5 بدەیت چوەر دەگری GTA Plus لە خۆ دەگری ماگانە 500,000 پارەی کاشی ناو GTA ئۆنلاین دەدرێتە گەیمەرەکان هەمومانجێ دەخرێتە ناو مەیز باکن کاونت وەروەها چەند شتێکی نوێژ لە خۆ دەگریت لە هەندێک لە شوێنەکان بۆرمە LS کارمیتین ممبەرشێپەکە 50,000 خۆ وەردەگری لە کاتی ئیڤنتەکان وەروە یەکێ لە یاختە بەناوبانگەکان کە ئەکواریە سوپەر یاختە دەتوانین بەردەوام لە بۆ خۆت ئەپگرێدیان بکەی بەبێ ئەوەی پارێ زیاتر بدەیت چەند شتێک کەش لە خۆ دەگری بۆ لە کاتێک کە سیباقەی تاو دەکەی بەشێک لە سیباقەکان بەنای هاو سپیشل وەرک ڕیس سیریەس 3000 بەقەدەر نەفەرش تەبیعی کە پارەی GTA پلسی نادا پارەی زیاتر وەردەگری دوو جاریش XP و تەرتیباتش زیاتر وەردەگری لە ستریت ڕیس سیریەسی بەگشتی تۆزەشت دەداتێ بەڵام مانگانە بە $5 گەیمەرەی یەکجار زۆر لەو خزمەتگوزاریەی ناڕازینە و زۆر دابەزینە سەر ڕۆکستاری کەشتێکی بێمانەیە تەنانەت زۆر کەسیش وتیان زۆر کەسیش دەڵێن مادەم GTA Plus لە بۆ GTA ئۆنلاین ئاشاکرێت کاتە Red Dead ئۆنلاین بە تاواتی دەمری ڕۆکستار لەمێژە بابەتی نوێ لە بۆ Red Dead ئۆنلاینی بەردەست نەخستیە هەرزیاتە گرنگجی بە GTA ئۆنلاین دەدا سو وای لە هاتیە مانگانە $100 $200 بدی ئەو سەبسکریپشنانە گەیم پاسە پلیستیشن ئیسێنشەڵ ئەکسترا پریمیەمە GTA پلسە نێتفلیکسە چزانم ئێستا هولو هاتیە دیزنی پلس هاتیە پاراماونت پلس هاتیە تۆنێکە باشە زۆرە بێمانەیە بەڵام زام زۆرە ئاشتەچی بچوشی لەو هەفتەیە ڕوویدا لە هەفتەی ڕابرد ڕوویدا بەس دەبیرم کرد باسی بکەم هەرچەندە بچوک نییە یەکجار زەبەلاها یاری Elden Ring زیاتر لە 12 ملیۆن کۆپی لێفرۆشیان لە هەفتەی یەکەمی بڵاو بوونەوەی یاخود 8 ڕۆژی نەک هەفتەک 8 ڕۆژە یاخود 10 ڕۆژە ئاران ناو پس 12 ملیۆن کۆپی زیاتری لێ فرۆشێت تاوەکو ئێستا لەسەر ستیمیش و سۆشیال میدیا ژمارە یەکە لە ترندینگە 12 ملیۆن کۆپی لە تەواوی جیهان لێ فرۆشێت کە ژمارەیەکی خەیاڵیە ژمارەیەکی زۆرە لە بوو یاریەکی وەکو یاریەکانی داکسۆسیە قورسە هەموو کەسێک ناتوانین تەواویشی بکە کەچی پارەی تەواویان پێیدایە و لەسەر ستیمی ئەو یاریە گەیمەری خۆی بە تەواوەتی لەدەست نەدەیە لە 900,000 گەیمەر زیاتری هاتە 450,000 گەیمەری ڕۆژانە بێکەوە یاری بکەن بەڕاستی یاریێکی زەخمەتران باتڵفیلد و Call of Duty و گەورەترین یاریەکانی ستیمی نەیانتوانیوە بەو شێوازە لە ستیم بەناوبانگی خۆیان بهێڵنەوە Elden Ring زەبەلاحە ئیملاقە و دڵیشمان پێخۆشە بێت لەبەر یاریش تەواو سینگل پلێر هەندێک ئەڵەمنتی ئۆنلاین تێدایە بەڵام تەواو سینگل پلێرە یاریێکی کامڵیشە پێویستی بە ئەپگریدکردنەوە نییە پێویستی بەوە نیە دووبارە بابەتی نوێ لە بۆ زیاد بکرێت پێویستی بەوە نیە دیڵسێکی زەوەلاحی لە بۆ بەردەست بکرێت پێویستی بە ئەوە نیە ئەپدیتش لە بگرێت کێشەکانی چارسال بکرێت کێشەی تەکنیکی هەیە لە پیسی بەڵام وەکو کێشەی گەورە و شتی گەورەی نییە نازدارە Elden Ring هەر لەو هەفتەیە
CD Projekt Red بە فەرمی ڕاگەیاند یاریێکی نوێی ویچەری لە بەرەمێنانە یاخود توانین بڵین ویچەر 4 بەشی چوارەمی لە بەرەمێنانە و مەدالیەکەیان گۆڕیە واتە جێرالدی ئەوجارە لەوانەیە تێدا نەبی لەبەرەوەی ویچەرەکە ویچەرێکی مەدالیەکی ویچەری جیاوازە لینکسی پێ دەڵێن لینکس مدالیان ئاسە و کاراکتەری ویچەر لەوانەیە ویچەرەکەی خۆمان گێرالد نەگەڕێتەوە کەسێکی دیکەبی و بەڵام ئەو شتی کە زۆر سەرنجی من ڕاتیشەوە سەرنج زۆر خەڵکی ڕاتیشە ئەوە بکەوە CD Projekt Red ڕاگەیاند ئەوجارە بە ئینجینی ڕێد ئینجینی خۆیان کار ناکەن بەڵکو ئینجینەکەی دەگۆڕن محرک یاخود ئەو بەرنامەی یاریەکەی پێ دروست دەکرێت دەیکەنە Unreal Engine 5 کە هیچێکە لە زەبەلەحترین ئەو بەرنامانەی کە گەیم پێ دروست دەکرێت ئەگەر لە بیرتامی Matrix ماوەکانی کە گەیم دێمۆیەک لە بۆ بڵاوکرێت لەبۆ PlayStation 5 و Xbox Series بە Unreal Engine 5 دروستکە یاخود ئەو تریلەرە سەرنجڕاکێشە گەیم پلەی لەسەر PlayStation 5 تاقی کرایەوە لەلایەن ئەپیکی ئەو بە Unreal Engine 5 دروست کرایە Unreal Engine 5 Next Gen بە تەواوەتی تەواونەوەی داهاتووە بەڵام CD Projekt ڕاگەیان expansion یاخود DLC-کانی Cyberpunk هێشتا بە ئینجینەر کۆنەکەی خۆیان یاخود ڕێد ئینجینی خۆیان بەرهەمدە کەی ویچەری نوێ بڵاو دەکرێتەوە هێشتا نازانی CD Projekt Red تەنیاوتی بە فەرمی دەستنامە بەرەمێنانی کردووە واتە 1-2 ساڵێکە لە پری-پرۆداکشنە واتە پێش بەرەمێنانە ئێستا گەیشتینە مەرحەلەی ناوەڕاستی بەرەمێنان بەڵام هێشتا بە تەواوەتی گلۆپی سەوس بۆکو فول پرۆداکشن باوەڕ ناکەم لێ درابی و گەیمەرێکی زۆریش دەڵێ عجەلی ناکەین لە کڕینی ویچەری بە هەوەکو سایبەرپانکمان لێنێ یاریەکە بڵاو بکرێتەوە کۆمەڵە کێشەیەکی هەبی چاوەڕە دەکەین یاریەکە بڵاو بکرێتەوە بەشێک لە گەیم پڵی بە تەواوەتی ببینین بزانین کێشەی تەکنیکی هەیە خودنا ئینجا دەیکەین ئەگەر نامانێت زەربەکەشی گەورەمان پێکەین هەکی هاوڕێیان کێشەیەکی گەوری هەیە PlayStation بەڕاستی سۆنی فەڵتەیەکی گەورەیدا لە ماوەی 1-2 هەفتەی ڕابردوو ئەویش لە بۆ یاری Gran Turismo 7 بەپێی ڕەخنەگرەکانبی ئەو یاریەکێکە لە باشنی یارە ڕیسینگەکان و من ریڤیوم نەکردیە یاخود قسەم نستری نەکرد بەر یاریەکەم نەکردی بەڕاستی بەڵام تاوای ریڤیوەرەکان دەڵێن یاریێکی باشە یاریێکی خراپ نییە و گرافیکی جوانە ڕیسینگەکانی خۆشە و زیاتر سیمیلیشنی ئۆتۆمبیلە یاواتە بە فۆرزا مۆتۆرسپۆرتی دەچی لەوەی بە فۆرزا هۆرایزنی بچی بۆیە تکا دەکەم لە ئۆنلاین مقارنەی GT7 بە فۆرزا هۆرایزنی مەکەن بەڵکو بە فۆرزا مۆتۆرسپۆرتی بکەن لەبەرەوەی ئەوەیان سیمیلیشنە ئۆپن وۆڵ نییە فۆرزا مۆتۆرسپۆرت بەو شێوازەیە تکایە بەڵام گەیمەران ناڕازینە گەیمەران نمرەی یاریەکەیان لە مێتاکریتیک بۆ 1.6 دابەزاند هۆکاری چێکە گەیمەران ناڕازینە لەو یاری هۆکارەکە بۆی دەگرێتەوە یاریەکەی کەمیان دیارێمی هەیە واتە دەبێت تەنیا و تەنیا ئینتەرنێتت هەبی ئۆنلاین بی ئینجا دەتوانانی بچێنە یاریەکەی کە یاریەکە سینگل پلێرە مۆدی ئۆنلاینی هەیە بەڵام سینگل پلێریشی هەر هەیە چیرۆکی و کامپین و تراک ڕیسی سینگل پلێری هەیە واتە پێویستی بە ئینتەرنێت نییە یاریەکە بە فەرمی بەڵام زیادیان کردی لە بەد شتێکی یەکەمیان لەبەرەوەی زیادیان کردیان لەبەرەوەی بە کەیفی خۆیان بتوان دەستکاری سعری ئۆتۆمبیلەکان بکەن بەرز و نزمی بکەنەوە وا لە گەیمەران بکەن مایکرۆ ترانزاکشنی بەکاربێنن پارەی ڕاستەقینە لە یاریەکە سەرف بکەن وشتی ڕاستەقینەی پێ بکڕن واتە پارەی ناو یاریەکەی سەرفکەی و ئۆتۆمبیلەکان بە پارەی ڕاستەقینە بکڕی کە تۆنە پارە چی دەوێت نزیکەی $2 میلیۆن بە $20 بە $20 توانی یەک ئۆتۆمبیلی بکڕی هەندێک لە وەگەر بتێت تۆی ئۆتۆمبیلەکان یاریەکە بکڕی نزیکەی $200 پێویستەکە It's fucking crazy لەبەرەوەی یاریەکە خۆی بە $70 پێویستشە تەنە پارەکەی سەرکەی تاوەکو هەندێک یاری هەندێک ئۆتۆمبیلی کلاسیک بەرزبێنی گەیمەران ناڕازی بوون دەڵێن نابی ئەوە چاوەڕوان نەکراوە و Gran Turismo تەمەنی بیتە 25 ساڵ بەو شێوازە تەعامل لەگەڵ گەیمەرانی خۆی دەکەێت سۆنی کەشتێکی بێمانەیە منیش وامە لەگەڵ ڕئیمە سۆنی داوەشەی ئەمر نمنیە پێویستە کەشتێکی وا بکەیت پۆلی فلیگنۆگنیشنێک نازام چیە ستودیۆی بەرهەمێنەری Gran Turismo کە ببورن با قەزواتەکەم قسەی دەکەم لەبەرەوەی پێویستە بێشینینەوە بەڕاستی شتێکی ناشرینیەکە ستودیۆژی نازدار بوون پێشتر ئەویشە قۆڕیان کرد نازام بە فەرمی داوا لێبوردن لە گەیمەران دەکەن و دەڵێن هەوڵ دەدەن تەواوی ئەو بڕیارانێک کە دامیانە لەسەر گرانکردنی نرخی ئۆتۆمبیلەکان لەسەر دانانی ئەو زۆرە هەڵسوکەوتی کەوا دەبی پارە ڕاستەقینە بە تەواوەتی سەرفکەگەر ناتوانین دەگە ئۆتۆمبیل بەدەست بینی تەنانەت پێشترێ لە ئەپدیتی ڕابردویان دەبایە زیاتر لە 2 ساعت 3 ساعت یەک ماپی یاخود یەک تراکی دووبارە بکەوە تاوەکو تۆزێک پارەکۆکیەوە لە بۆ کردنی ئۆتۆمبیلش تەبێ ئەگە بتی ئۆتۆمبیلێکی گران بەها بکەوە دەرێ نزیکەی ساڵت پێویستە هەمان تراک ئەنجام بدەیت سۆنی دەڵێ یاخود ستودیۆیەکەی سۆنی دەڵێن داوا لێبوردن لە گەیمەرانمان دەکەین و هەوڵ دەدەین بە شێوەیەکی زۆر باشترە جارە معاملەتان لەگەڵ بکەین و تقریبا پەشیمان بوونەوە گەیمەرانش دەڵێن ئۆکەی باشە ڕەخنەکانمان جێ خۆی گرت هیوادارین بە زووترین کات ئەو شتە ئەنجام بدەن تقریبا یاریەکە چاکرایتەوە بەڵام هێشتا گەورەترین کێشەی مایە HDRM
بەبێ ئینتەرنێت ناتوانین داخلی یاریەکە بیکە ئەوە مانای ئەوەیە کۆنتڕۆڵ هێشتا لە من دەستی ستودیویەکەیە بۆ گرانکردنی ئۆتۆمبیلەکان یاخود دەستکاریکردنی شتەکان ئەو ستودیۆ بە فەرمی دەیەوێ سعری ئۆتۆمبیلەکان وەکو سعری بازای ڕاستی لێ بکە کاتێک لە بازای ڕاستی ئۆتۆمبیلە کلاسیکان نرخیان بەرز دەبتەوە لە یاریەکەش لێت بەرزکەنەوە تا ناتوانانی بە ئارەزوی خۆت ئەو ئۆتۆمبیلە بکڕی کە دەتەوێت کە پێویستیشە وابی تۆ لەبەرچی یاری دەکەی لەبەرەوەی لەژان ڕاستی ناتوانانی بوگاتێکی باشی BMێکی باشی لە گەیم لە خۆت داژی بەڵام ئەگە بێت لە ژیانی گەیمیش ناتوانانی ئۆتۆمبیلە بەدەست بینی پێویستە ببێ کرێتی یاخود دەهامەکی بکەی لە بەو یاری ڕۆژانە 8 ساعت 2 ساعت ڕیسین کەی کار بکەیت تاوەکو ئۆتۆمبیلەکە بەرزێنی سەوتام تێژەکە نامینێ سۆنی داوەشی شتێکی خراپی کرد و هیوادارم بەخۆیان دابستنەوە حەقسەکردن لەسەر پلەیستیشن لەو هەفتەیە تقریبان بە شێوەیەکی ناڕاستەوخۆ و لیکرا و دزەپێکرا و PlayStation 5 Pro لە 2023 یاخود 24 بڵاو دەکرێتەوە بە پێی دەنگۆیەکان بیتن خۆ دەپێی هەواڵە دزەپێکراوەکان بیتن PlayStation 5 Pro 2000 هێزی GPU دەبی و 1.5 واتە جارێک و نیو هێزی CPU-ەکەی تۆزە کلۆکەکەی بەرزتر دەکەنەوە جا قسەیمانە ئەوەی نییە کەەوە پرۆسەسەرەکەی بەقوەتر دەکەن لە ڕووی CPU-ە بەڵام قسەیمانە ئەوەیە کە GPU-ەکەی بەقوەتر دەکەن هەرچەندە GPU PlayStation 5 کێشەی نییە دەتوانین زۆربەی یاریەکان بە ڕێی ترێسینگ و پرفۆرمانس RT پێ دەڵێن زۆربەی یاریەکان پرفۆرمانس RT هەم ڕێی ترێسینگی هەیە هەم 60 فرێمی هەیە بەڵام ڕێزەڵوشن دێتە خوارێ لەوانەیە PlayStation 5 Pro بتوانانی 4K ڕاستەقینە بە ڕێی ترێسینگەوە پێ ئەنجام بدەیت بەڵام نرخی چەند دەبی بە پێی دەنگۆیەکان بی $100 لە PlayStation 5 ئاسایی لەوانەی گرانتر بی وەتە نرخی $600 بەڵام ئەکید بنەوەی بە هەستانی بەدەستان ناکەوی هەو پرۆیە لە 2024 لەوانەیە سەیدا کوردستان $900,000 دووبارە تا بەدەستمان دەکەوتەوە سەو ئەو کەسای PlayStation 5 یان نەکڕیە عەجەلەی مەکەن لە کڕنی PlayStation 5 بەڵام ئەگە بۆ $600 $550 حەزت لێبوو پارەت هەبوو بیکڕە ئەگەر نا چاوەڕێکە هێشتا هەرزانتر دەبێت جەماعەتی PUBG ڕایانگەیاندکەوە ماپی سەنهۆکی دووبارە دەستکاری دەکەن و دیکەنە ماپێکی تاڵ جیاوازتر باشتر ئەومان بەکە ئەپگرید دەکەنەوە و ماپێکی نوێژ بنەوەی کیکی تقریبا تاڵ نوێ دەبیستنەوە جارە ئاشای دەکەن و ئەو پلانیان لە بۆ 2020 دەبیکەوە ئەوە شوێ پلانەکانیان و دڵمان خۆشە بە PUBG چکۆ بیتە فری تو پڵی لەسەر PC و گەیمەرێکێکدا زۆر ئێستا لە یاریەکە ڕازیە یاریەکەیان خۆش دێ ئەگە گەمەکەیان خۆش بێ ئەمەچمان دێ ئەمەش گەیمەرەکانمان خۆش دێ ئۆکەی هەواڵمان زۆرە بەڵام هێشتا زۆریشمان مایە لەبەرەوەی باتڵفیلدی داهاتوو لە ئێستا بە فەرمی لە EA لە بەرەمێنانە ئەو قسەیمانای چێ چەندین ماڵپەڕ لەو هەفتەیە یاخود وێبسایت بە فەرمی ڕانگەیاند دەڵێن باتڵفیلدی داهاتوو لەلایەن دایس و EA کەتە کاری پری-پرۆدەکشن واتە ئامادەکاریکردن لە بۆ دیزاینکردنی یاریەکە بەگشتی و فیچەرەکانی دابنێن تاوەکو ساڵەچکە بە فەرمی بستە فول پرۆدەکشن و یاریەکە بەرهەم بچکە باتڵفیلد 2 ساڵی پێدەچی وەکو یاریێکی سینگل پلەیەری گەورە و زەبەلاهی وەکو Elden Ring و Red Dead Redemption هەر ساڵی پێ بە 2 ساڵ یاریەکە دەبی تەواو بکرێتن لەبەرەوەی EA دەبی وابی لەبەرەوەی باتڵفیلد 2022 فاشلترین یاری باتڵفیلد لە مێژووی باتڵفیلد کە باتڵفیلدمان چەند خۆش دێ بەڵام EA و دایس هەرچەندە خەتایەکە زۆر لە EA نییە پەلێ لە دایسی کردیە بەڵام خەتایەکە لە کۆتایی ڕۆژەکەی هەر لە دایسیە ئەوان یاریەکەیان بەو شێوازە کرد مثلا جگەلەوەی تۆنێک کێشەی تەکنیکی هەیە باتڵفیلد 2022 کێشەی دیزاینی هەیە کێشەی هەڵبژاردننی مۆدی هەیە کێشەی سپێشەڵستی هەیە گەیمەران دەڵێمە سپێشەڵستمان ناوێ کلاسە کۆنێکی خۆمان دێت دەمانێت بە شێوی کلاس کارکتەرەکان هەڵبژێت نەک سپێشەڵست بە پێی و راپۆرتە نوێیانەبی باتڵفیلدی داهاتوو دەگاتەوە سەر سیستەمی کلاس ئەو سیستەمێکەوە گەیمەرانی باتڵفیلد 1 و باتڵفیلد 5 بە شێوە لە شێوەکان دەیانەوێت زیاتر بە باتڵفیلد 4 دەچی هەرچەندە خۆمان دەمانویست باتڵفیلدی 2022 بە باتڵفیلد 4 بچی بە شکل پێی چوو بەڵام بە سیستەم نەخێر تاوەکو ئێستا سکۆر بۆردەکەیان زیاد نەکرێت تاوەکو ئێستا سکۆر بۆردەکە کە زیادیش کرا بە شێوەیەکی کاتی کە زیادیان کرد نازم زیادیان کرد بە تەواوەتی یاخود نە بەڵام لە هەندێک سێڤەر بەردەستکرا کێشەی تەکنیکی زۆر بوو باتڵفیلد 2022 خراپترین یاری باتڵفیلد لە مێژوودا ئێستا کەمتر لە 2000 کەس پلی دەکە بزانە گەیمەرە زیاتر لە 400,000 کەس یاری Elden Ring دەکە کە یاریشی سینگل پلەیەرە کەسی 2000 کەس لێک کاتدا یاری باتڵفیلدی 2022 ناکە کە یاریەکە تەنیا عمری 3 مانگە و یاریی باتڵفیلدە یعنی تاقەکەرە پێویستی بە گەیمەری PC بەڵام نایکات لەوانەیە 2022 خراپترین یاری باتڵفیلد بی بەڵام ئایا باتڵفیلد داهاتوو سەرکەوتوو دەبی یاخودنا دەگەڕێتەوە سەر دایس تا چەند ڕێز لە بڕیاری گەیمەرەکانی خۆی دەگری بە شێوە لە شێوەکان ئاشکرا کرایە کەوا Plague Tale Requiem بڕیارە لە مانجی 6 یاخود لە هاوی نیە ساڵ بەگشتی بڵاو دەکرێتەوە لیکرا لەلایەن Xbox خۆیەوە یعنی خۆی Xbox دوو فەڵتێک گەوری دای ئەو هەفتە یەکەشیان ئاشاکردنی گەیم پاسەکەی سۆنیە لەلایەن خۆیانەوە وابزارە ئاشاکردنی ڕلیز دەیتی یاخود ئاشاکردنی ڕلیز ویندۆی چکە باوەڕ ناکەم
بە دقیقی لە مانجی 6 یاخود 7 بڵاو بکرێتەوە من پێم وایە لە هاوی بڵاو دەکرێتەوە مانجی 6 باوەڕ ناکەم دیارێکمان 6 یاری چوار گەورەش مان 6 بەردەستبی لەوانەیە پاش مانی 6 بی پاش کۆنفرانسەکانی مایکرۆسۆفت و ئەوانەبی بەڵام لە هاوی Plague Tale Requiem ئینشاڵڵا بڵاو دەکرێتەوە دەنگۆیەکیم هەیە لەسەر GTA 6 دەنگۆیەکە کورتە بەڵام هەواڵێکی گەورەتر مارەسە Call of Duty بەڵام دەنگۆیە کورتەکە دەڵێ GTA 6 بڕیار بوو ڕۆکستا و بیری دەکردەوە سەرتا عرس پلانەکان وا بووکەوە چەند لۆکیشنێکی نوێ لە خۆ بگری واتە شاری لەندەن چەند جارێکیش باسم کردیان لەندەن لە خۆ بگری بە ئەمریکای باشوور لە خۆ بگری زۆر شوێنی جیاواز لە خۆ بگری بەڵام ئەو جارە تقریبا ڕۆکستا لەسەوە ڕێکەتیەکەوە سەرجەم ماپەکانی ڕابردووی GTA لە هەر سێ شاری GTA San Andreas و وەروە شاری Liberty City GTA 4 لە خۆ بگری لەوانەیە ئەگەری هەیە ئۆڤەرسی تێداوی ئۆڤەرسی واتە دەرەوەی وڵاتی تێداوی بەڵام ماپەکە زۆر زەبەلاح و گەورە ناین بەڵام ماپەکانی دیکە هەمان ئەو ماپانە دەبن کە لە یاریەکانی ڕابردووی GTA بەردەستە بەڵام بە ڤێرژن و ڤیژوەڵی نوێ ئەوە تەنیا دەنگۆیە وێوە نییە بزەبت نازام دەنگۆی وەکو دەنگۆ ژوەریگرن بڕواتان زار زۆر پێی نەبی ئۆکەی بێنەسە Call of Duty هەواڵەکی زۆر خۆشەیە کە دڵم پێی خۆشە وەکو باسمان کە لافتەکان ڕابردوو Call of Duty لە 2023 بڵاو ناکرێتەوە تا هیچ یاریێکی نوێ و زەخمی Call of Duty مانیە لە 2023 ساڵێک پشووە دەگری جەماعەتی Activision بەڵام پشووە دەگری معنایەوەی نییە یاری نوێمان نییە بەڵکو یاری ڕیماستەرمان دەبی Call of Duty 1 و Call of Duty 2 هەر کەمپینەکانیان ڕیماستەر دەکرێنەوە ئەچەندە بزەبت ئایا ڕیماستەرە یاخود ڕیمیکە نازانین بەڵام دەڵێن ڕیماستەر دەکرێنەوە و لەوەش تقریبا نەکید بن لە گەیم پاسی لە ڕۆژ یەکەم بەردەست دەبی ئەگەر بێت و لە ساڵی داهاتوو بەردەست بن لەبەر چە قسێش دەکەم لەبەرەوەی تا ساڵی داهاتوو عقدەکەی مایکرۆسۆفت و ئاکتیڤیژنی تقریبا زۆر دەستە پێش لەوانەیە بە هەدیە بیدەنە ئەکسبۆکسی لەبەرەوەی لە کۆتایی ڕۆژەکە هەر ئەکسبۆکس تەخانەی ئاکتیڤیژنی چاوەڕمامنی Call of Duty 1 و 2 بن کە پێم وایە دوو لە باشترین یاریەکانی Call of Duty-نە هەرچەندە بەقەدر Black Ops 1 ناوازە نییە بەڵام لەبەرەوەی نۆستاڵژەیە حەزمان لێ یادگاریمان هێنەگەری هەیە چاوەڕوان خۆشەویستانم ئەو سەرجەمە هەواڵەکانی ئەو هەفتەیە بوون چاوتان ماز دەکەم 1-2 هەفتەیە تۆزێک ڤیدیۆم کەمە لەبەرەوەی تووشی دووسێ تازیە بووین لە لێکاتی واروە ژیانی ڕۆژانەی منش تۆزە گوێران بۆ ماوەی نەمتوانانی ڤیدیۆتەنەکەن لە ستودیۆ یەکەم تاکوێسە چانە بووە تێک چووە وێران بووە ستودیۆم هەر نییە بوونم نییە چاوەڕوان بن ئینشاءالله هەر زەنجام لە مێژ دێرم چاوەڕوان بۆ زوانە دەست پێ دەکەمەوە ئینشاءالله خزمەتان دەکەم تا ڤیدیۆی دیکە چاوتان ماز دەکەم خوداتان لەگەڵ